جهین کردستان سرب جواکی کفنین روشهلاتا ناوراستن کلتور و جلوبرگی وان مینا کردین مسلمان و آشورین کریستیانن. جهین کردستان هرتم ات آرام و سرخوبون کسانین دست زیرین بون کار زیرینگریه و بازرگانیت کر بشک زور شوان ات زنگین بون ابدو ازمانان ات پیوین ازمان کردی و ازمان آرامی اتنهادا زورینه کردین جهیو نفشوان الولات اسرائیل جین اتناوا آین جهیان دا آفرت ابدکمن ادبیت سرکرده کا آینی بله اتناوا جهین کردا سرکردین آینی هبونو هبون هبویه اوجی و ایک دوپات کتوه که هرتم ملت کرد پیگه آفرت پاراستیو بلند راگرتیه آنکو کلتور کردواریه اتناف آین زاین کردین جهیدا رنگ ودایه الگو روجنامه تایمزا اسرائیلی نزیکی 200,000 جهین کرد الاسرائیلی جین اتنهادا بشک زور الأورشلیم جین نزیکی 30 گندین کشتو کالی اشعالی کردین جهیوه هاتینا دامزراندن التوایا اسرائیلی. هرما کردستان جی پیک و جیان گلک جوان هیت همی بیاوادا. افرو برنامه پیک و جیان الباجر سلیمانیه ادگرکا جوان دا. مدویا ام بزانین خشک و براین جود وقت خود الویر جیان کاوان چوا پیک و جیان کریا و نهاجی رچلینوان الویر جین و انجمنک جی هی بناوی انجمن جوان. بزانین پیک و جیان دی داوان دا چوایا و خلق دی ترجی چوا بحثا پیک و جیانت کرد. بفرمون دا پیک و بینت. آرام سروک انجمن جهیای الهرما کردستانی او بحث لکلتور سروشت جهین کردستانی بگشتیو جهین سلیمانیه ابتایبتیت کتود بیجه نمونین گلک جوان مهنه ادبیاوی پیک و جیانه دا همو اولین دیتر الهرما کردستانی همی پیک و هفکارو هما هنگن کو ام هفرا پیک و جیانه اب آفرینینو بپارێزین. وەکە دیار ئێستا ئەمە لە ناو گەڕەکێکی جوواکان داینە کاتی خۆ جوواکان لێرە ئەژیان. ئامارێکمان لەبەردەست هەیە کە بزانین جوواکان چەند بوون ئەوانەی لێرە ئەژیان؟ بەڵێ ئامارمان لەبەردەستایە بەڵام ئامارەکە بە دەقیق ناماناتێ ئامارەکە پێمانەڵێ لە سەر و 2000 بنەجوو بوون بەڵێ بنەجوو چکە هاوڵاتی جیایە و بنەجیایە ینی بنە هەر بخۆی بۆ خۆی عیلێکی گەورەیە. لە هەمان کاتدا جەنابتان لە هەرێمی کوردستان لە سلەیمانی ئەنجومەنێکتان هەیە ئەو ئەنجومەنە دەمانەوێتن بزانین بەمەرەمی چیتان دروست کردووە و چاڵاکیتان چییە لە هەرێمی کوردستان؟ ئێمە ئەنجومەنەکە ماوەی 7 ساڵە دامەزراوە ئەم ئەنجومەنە پێگاتووە لە 8 نەفەر ئەم 8 نەفەرە لە زاخۆ خەڵکمان لەگەڵی هەتا خانەقین و نوێنەرمان لە ئەوقاف هەیە لە ئەوقاف حکوومەت هەرێمی کوردستان ئامانج هەر ئەوەیە کە ئەحسای هەموو جووەکانمان کۆ کردوتەوە. بەڵێ جووەکان وەکو تێڕوانینی خۆیان بوو مژاری پێکەوە ژیان چی ئەڵێن یان لە دید و تێگەیشتن و قەنەعەتەکانیان چۆن باوەریان بە پێکەوە ژیان هەیە؟ ئێمە ینی بەڵگەی تەوامان لایە لە 1970 هەتا ئەمڕۆ جوانترین پێکەوە ژیانمان پێشکەش کردووە بۆنێکمان هەیە هەموو جومعانێک بۆ شەمان پێڵن شەبات ئەو شەباتە ئێمە بۆ مای 25 سعات هەتا سعاتێک هەتا ڕۆژی شەممە سعاتێک دوای بڵین خۆرئاوە بوون هیچ ئاگروشت بەکار نایەنن هەر خواردنی بڵین سار دەخۆن ینی مەبەستەوە تەقوسەکی ئاینی جوانە بڵێ ئەم خەڵکی ئەم منتیقە بڵێ موسڵمانەکان یا بڵین غیرە ئاینەکانی کە بڵین غیرە جوو هاتوون خواردنیان لە ماڵی خۆیان گەرم کردوتە هێناوێنە بۆ ئێمە هەتا نمونەمان هەیە دوکان هەبووە لە ناوبازار کە کەبابچی ئەوانە بوون بەسینی خواردنەکان هێناوە بڵین بۆ مناڵەکانی ئێرە لەبەر مناڵەکان خواردویانە بەس گەورەکان بڵین دەسوورەکان هەر نەشکاندووە نمونی زۆر جوانی پێکەوە ژیانمان هەیە لێرە کە زۆر تێکەڵ بوون بزنسیان کردو بەیەکەوە ئیشیان کردو بەیەکەوە سەنعەتکار بوون بەیەکەوە. ینی باسی ئەوەکەن کە جووەکان وەکو تەبعی خۆیان بە حکمی ئەوەی ئیشکردن حەزیان لە ئیشە لە زیراعەتە لە ئیشکردنی ترەوەی بەدەست ئەکرێتن بۆی ئەڵێن یعنی ئەو تێکەڵاوی ئەوەندە بە جوانی کرا لە کاتی خۆی و تا ئێستاش.
بەڵێ کراوە ئێمە زۆربەی هیچ هاوڵاتێکی جوودانە بەتابەت ئەو زمانە دانیشتووە هەموو ئیشی کردووە ئێمە بڵین زۆربەی زۆری ئەو کەسانی کە لێرە بوون عادەتەن بڵین ئیشی بزنسیان کردووە ئاڵتون چی بوون و سنعاتی بوون ئەو کەسانی کە بەرکەوتنیان هەبوو لەگەڵانە هەمووی غێرە جوو بوون ئەڵێن جووەکان لە قەناعەت و عەقیدەی خۆیاندا وا هەست ئەکەن یان وا ئەزانن کە پلەئێکن ئەوان غەیری جووەکان پلە دوون ڕاستیەک بۆم قسە هەیە بەڵێ هەیە ئەوە پێم وابێ هەر بڵێن لە قورئانی پیرۆزیش ئاماژەی پێکراوە لە فضلناكم على العالمين بەڵێ ئەوە نەسی ئاەتەکەی لە تەورات ئەوە لە دوو شوێن ئاماژەی پێکراوە و پێم وابێ لە ئینجیلی پیرۆزی شار ئاماژەی پێکراوە کە ئەفەرمێت خۆی گەورە کە ئەفەرمی هاوڵاتی پلەیەکن لە بەردووسی هۆکار طبعا بڵین مەبەست لەوە نییە کە ئەمان بڵین لە ڕووی چینایەتیەوە ئێمە بڵین هاوڵاتی جوبەرزتر بێ ئاماژەی پێکردووە لە بەردووسی هۆکارێکێک لە هۆکارەکانەوەیە کە ئەڵێت ئەمانە ئەقلی دنیایان پێەیە بزنسی دنیایان لە دەسە دەسەڵاتی دنیایان لە دەسە لەبەرەوە ئەڵێ خۆمان باوڵاتی پلێک ئەزانی نەک لە ڕووی ئەوەی کە ئەم فکرەیە ڕەنگ ئەداتەوە لە ژیانی پراکتیکی ڕوژانەی ئێوە کە بڵێن ئێمە بە چاوەکی گەورەتر تەماشای خۆمانەکەن لە خەڵکانێکی تر نەخێر هەتا ئێستا نمبینیوە ئەگەر ئەو پێمان بۆەوە بێ ئێمە ئەوەوان پێڵین جوانترین پێکەوژانە کوردستانایە جوانترین مێژووی لە کوردستانەیە كواكب آفرتك بهائية ادبيجة بيدفيم همو بهفرا الأولو نتوين جدا لهرما كردستاني هفكار بين آرمان جامع مروف دوستي بيت طبعا التعايش في السليماني هەڵبەت پێکەوژیان لە سلێمانی و لە هەرێمی کوردستان بەگشتی زۆر بە ئاشکرای دیارە و ماندووبوونی پێوە دیارە ئێمە لە هەرێم کۆمەلگایەکین هەموو پێکاتەکان لی دەژین کە جێگای شانازی و دەستخۆشیە منبع الدين البهائية كروكي آيني بهائي شوا بحث المجارة بيك فيجيانت كات حضرة بهاء الله يتفضل حەزرەتی بەهاءوڵا دەفەرموێت لەگەڵ خەڵکانی تر لە هەموو ئاینەکان بژین بە گوڵ و گوڵزار واتە ئاینی ئێمە فەرمان بەمە دەکات کە پێکەوە بژین و خۆشەویستی پێشکەش بە یەکتری بکەین بەبێ جیاوازی بە دڵ و ڕۆح یاخود نەک تەنها بە قسە بەڵکو بە گفتار و بەکردار بۆیە ئێمەش هەموو هەوڵێک دەدەین چ لە ڕێگای بیرۆکەکانمان بێت و چ لە ڕێگای ئامانجەکانمان بێت کە بیگەێنین و پێکەوە بژین بەڕاشکاوی پێتان دەڵێم مرۆڤەکان جوو بێت یان هەر ئاینێکی تر بێت پێویستە دیدی ئێمە بۆ ئەو دیدێکی مرۆڤ دروستی بێت ئێمە و ئەوان پێکەوە هەماهەنگ بین بۆ جێبەجێکردنی مرۆڤ بوونمان بە جوانترین شێوە دەبێت هەمومان بزانین کە ئامانجەکەمان ئەوە نەبێت بڵین من یەهودیم یان مەسیحیم یان کاکەیم یان بەهائیم بەڵکو ئامانجمان پێداگریکردن بێت لە ئینسانیەت و مرۆڤبوونمان وإنما يكون هو مجرد إنسان وأني وهو اثنيناتنا إحنا شلون نتعاون على أنه نعيش على هذه الأرض ونخدم مجتمعنا. دكتور مهدي وقت بسبور ادبياضي ديروكي دا بحث الميجوا هاتنا جهيانت كات بوهريما كردستاني وعراقي عروسا بحث الجوري سردريا قلي كرد كات كاتشاوا وانت كاري خلق دیترجی هم بز بکنو گیانه پیک و جیانه درست بکنو پاراستنه السر اوه پیک و جیانه بکن بەتاکید و مێژووی کە نووسراوەتەوە ئاماژەی تایە بۆ ئەوەی کە ئاماژەی زۆر گەورە کە جوەکان بەشێکی سەرەکین پێکاتێکی سەرەکی بوون لە عێراق و بە پێچەوانەی ئەوەی کە مجتەمەعێکی داخراویان هەبوو بێ ئەوەی کە پێوتێ جیتۆ کە لە ئەوروپا هەبووە کۆمەلگەی داخراوی خۆیان هەبووە بە پێچەوانەوە لە عێراق و لە کوردستانیشا لە ناو گەڕەکەکان بوون دوکانەکانیان ئەوە نەوە دوکان و بازار و محەلاتی خۆیان جابێ لە شوێنە سەرکیەکانی شاری سلێمانیە زێڕنگەری سەرافە و پارەگۆڕینەوە حتا بابەتی قوماش بابەتی تحوفیات ئەم بابەتە ئەمانە ئیشان تیا کرد تەمان مێژووی جوەکان لە عێراق گەڕێتەوە بۆ نزیکەی 2500 ساڵ بەر لە ئەمڕۆ وەکو جانابەت ئاماژە پێدا زیاتر لە 2000 ساڵە جوەکان ڕوو لە عێراق کردووە لە هەموو ناوچەکانی جیاواز بەڵام بنەتیجە جوەکان هاتوونە ئاکنجی بووینە لە هەرێمی کوردستان ئەوە چی دەگەینیتن بەشێکی طبعاً بەشێکی ناچاری بووە بۆ معنایی لەبەرەوەی سراعێکی زۆر هەمیش لە ناوەڕاستی عێراق بووە چی لە سەردەمی عوسمانی و سەفەویەکانە باشە حتا لە سەردەمی عەباسیەکانە خۆیانە کە سراعی داخلی هەبووە جوەکان هاتوون لەو کاتەیە کە لە پایتەخت دوورکەوتونەتەوە لە بەغدا هاتوون کوردستان ئارامتر بووە باشە حتا کاتێک کە مەخۆڵەکان بەغدا وێرانەکەن دێنە کەرکووک
و دێنە هەرێمی کوردستان لەو کاتەوە بۆیە بەتەواوەتی لێرە نیشتەجێ بن و بەشێک بوون لە مجتەمەعی کوردی بۆیە ئەو ژینگەی کە لە هەرێمی کوردستانە بۆ زوەکان و بۆ هەموو پێکاتایینەکان ڕەخساوە بەشێکە لە مێژوو و ئەمە پاڵنەری کۆمەڵایەتی هەیە پاڵنەری ئاینی هەیە و عورف و دابوونەریتی کوردیشی هەیە کورد بە سروشتی خۆی بە طبیعەتی خۆی باشە چۆن وڵاتەکەمان متەنەوع بەرز و نزمی تایە ڕەنگا و ڕەنگی تایە ها گوڵ و گوڵزاری تایە بە هەمان شێوە ئەو تەنەوعە لە تێڕوانینی کورد بۆ خەڵکی تر هەڵبەت خەڵکی تر نین چونکە ئەوان بوونەتە بەشێک لە خەڵکی کوردستان بەڵام کلتور و فەرهەنگ و دابوونەریتی خۆیان ئەمەش باشترین بەڵگە بووە لەسەر ئەوە کە پێکەوە ژیانێکی ڕاستەقینە لە هەرێمی کوردستانە طبعاً ئەوەی کە جوەکانی پێناسرێت لە دنیاە دیسانەوەکو مێژووەکو دیکۆمنت هەڵێم جوەکان زۆر محافزکارن زۆر ڕێز لە پیرۆزەکانی خۆیان ئەگرن لە ئاینیان لە کتێبەکانیان مەدرسەی تایبەتی خۆیانە بووە لە عێراقە لە بەغدایە قوتابخانەی تایبەت بە کچانێن نەبوو هەر باسی 200 ساڵ پێش ئێستاکەم لە سەدەمی عوسمانیەکانە قوتابخانەی تایبەت بە کوڕانیان هەبوو بە زمانی خۆیان جەریدە حتا لە حکوومەتی تازای عێراق لە 1920 کە دەوڵەتی عێراقدا ئامەزرێ یەکەم وەزیری مالی عێراقی جوو بووە باشە هاتنی جووەکان کاتی خۆی بۆ هەرێمی کوردستان کاکەجی بوونە لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان بۆ ئەمە ناگەڕێتەوە کە بڵین ئەوان خۆیان نەبینیوە لە دەوروبەرانی تر وەکو بڵین لە خاڕۆی عێراق لە منتەقەکانی تر بەڵام کە هاتون بۆ هەرێمی کوردستان خۆیان بینیوە چونکە توانیویانە کلتوری خۆ و سەقافەت و دابوونەریتی خۆ لێرە بپارێزن ئەزانی چۆنە لێرە لە کوردستانە بابەتێک هەیە بابەتە ئاینیەکە یعنی خەڵکی کوردستان زۆربەی هەرێمی کوردستان زۆربەی مسلمانە زۆرینی هەرە زۆری طبعا لە ڕووی دینیەوە مەسلەی ڕێزگرتن لە ئاینەکانی تر و جوو کە لەبەرەوەی ئەم سێ ئاینە ئاسمانەکە و هەرسی چمپیانتە ئاینی ئیبراهیمی یعنی ئیسحاق و ئیسماعیل هینن برایەکەن کوڕی سەیدنا ئیبراهیمن بۆیە لە کوردستانە بەتاکید پاڵنەری نەتەوەیی هەبووە ئاینی هەبووە مێژویی هەبووە و سوودیشیان هەبووە لە ڕووی کولتوریەوە لە ڕووی سناعەتەوە جووەکان سنعاتکار بوون شارەزا بوون زمانزان بوون طبیب بوون بۆیە خزمەتی خەڵکیان کردووە یعنی مەساڵحی متەبادل هەبوو بۆیە بوونی ئەوان لە وڵاتە پێویست بووە ئاین ئیسلام کە لە کوردستانایە ینی بۆیە ڕەنگی هەرێمی کوردستانی وەرگرتووە و مەلاکانی کورد و زانەکانی کورد و عارفەکانی کورد بەتاکید بە هەستی ڕێزگرتن لە مرۆڤ کە خوا ڕێزی لێناوە بە قبولکردنی جیاوازی ئاینەکانی تریان قبول کردوون. وەکو بەهایی یعنی هەستەکەم ئەم شوێنە تەواو شوێنی منە چونکە هەموو کەس تەقبولی من ئەکا هەموو کەس کە ئەزانێ من یعنی بە هەدەفێک هاتمەوە وەکو هەدەفی ئەوان بۆ نمونە لە مناڵەیەوە ئێمە دایکمان و باوکمان پێماناڵێ کە چۆن ئێمە بە وەکو باخ بین زۆر گوڵی تیاابێ زۆر ڕەنگی تیاابێ چونکە ئەگەر تۆ ئەچیتە باخێک هەر ڕەنگێکی تیاابێ زۆر جوان نییە بەڵام کە ئەچیتە باخێک زۆر ڕەنگی تایە زۆر گوڵی تایە ئەزانی کە تۆ مرتاحەبی لەو شوێنە چونکە تێکەڵە ئیتر پێکەوە ژیان لای من خۆی یعنی هەدەفێکی ئینسانیە و خۆی هەموو ئاینێکەیەتەوە هەدەفی پێکەوە ژیانی تایە کە چۆن ئێمە هەمومان وەکو یەک عائیلە بین جووەکان لە هەموو چالاکی و جموجوڵەکانی ئێمەیە توانیان وردەوردە سوود لەو مەجالە وەرگن لەگەڵمانە هاوکار بن و بێنەوە ناو مەدان و کاری خۆیان بکەن دیارە ئێمە پاشەوەی کە ئەنجومەنەمان دروست کرد ئێمە لە ڕێکخراوەکەی خۆمانە ژوورێکمان دروست کرد کە ژووری پێکاتەکان چکە چ بەهایی چ سابیئە چ مەسیحەکانیش شوێنیشیوان نەبوون کەوا لی کۆبنەوانێ بۆیە ئێمە لە بارەگاکەی خۆمانە ژوورێکمان کردوانێ بە ژووری پێکاتەکان و هەموو پێکاتەکان نوێنەری خۆیان هەبوو و هەمووی لۆگۆی خۆی هەڵواسرا بوو ئاتیادی هەچ کاتێک هەچ کێشێک بە یا هەچ چالاکێک بە یا هەجم و جوڵێ بە ئاتیادی لە بەژارێک کەس ئێمە کو زەردەشتیانی کوردستان شانازی بۆەوەکەین کە ئەمڕۆ لە کوردستاندا پێکەوە ژیان بەرقەرارە هەروەکەوەی کەوکو نەریتێکی لە مێژینە هەیە کە بە درێژایی مێژوو لە کوردستاندا دیانەکان هیچ کێشەیەکیان نەبووە. ئێسێمە پێندێکی زۆر بەهێزمان هەیە وەکوی پێکاتەکەهانی کوردستان
بە تایبەتی لەگەڵ برایانی جوو ڕۆحێکی زیندومان دروست کردووە لاپەڕێکی تازەمان هەڵداوەتەوە کە واز لە هەموو کێشەکانی ڕابردوو بێنین بەرەو دنیایەکی ڕووناک دەڕوانین چونکە مرۆڤی بەختەوەرە و کەسەیە کە بە چاوی ڕەخنەوە دەڕوانێتە ڕابردوو بە چاوی عەقڵەوە ئەمڕۆ هەڵدەسەنگێنێ و بەرنامەی ژیان دادەنێ بە چاوی ئومێدۆ دەڕوانە بۆ داهاتوو. حکوومەتی هەرێمی کوردستان بۆ هەیە شانازی بە خۆیەوە بکات کە ئەمڕۆ پێکەوە ژیان بووە بە نەریتێک لە سمبوڵە بووە بە نەریتێک لە جیهاندا دەنگی داوەتەوە. نمونەیەکی زۆر جوان سەفیری ئاشتی لە جنوبی عێراق و بەغدا هاتن بۆ کوردستان میوانی ئێمە بوون بردمانن بۆ لای هەموو ئاینەکان هەموو شوێنە پیرۆزەکە هەموو نەزەرگاکان هەندێک کەنیسا مزگەوت کڵێسا زۆر معجیب بوون بەوەی کە بێکێشین بەدەمی خۆیان وتیان ئێمە هەوڵ دەدەین ئەم دیاردەیە بەرینەوە بۆ کوردستان بۆ باشووری عێراق لەبەرەوەی لە کوردستانەوە سەرچاوەیەکی پێکەوە ژیانی ڕاستەقینەمان بینیوە. ئۆڵێ کاکەیی ئەتبێژیتەمە هەموو ئۆڵ و ئاینزا خوشک و براین هەوەنە ئەف پەیڤێن هەنێ کاک هەرێمێ کاکەیی ئشمەڕا گوتن. دەمەوێتن بوچوونی جەنابەت بزانم وەکو کەساتیەک کاکەیی بوچوون و چیە لەسەر پێکەوە ژیانی هەرێمی کوردستان. سپاس بۆ خوا تاکو ئێستا هیچ مشکلەیەکی ئاینی لە نێوان هیچ ئاینێک بۆ ئاینێکی تر نەبووە و ئێمە ئەوەشمان بیر نەچێ خۆشحاڵین بەوەی کە هەمومان پێشەوەی کە هەڵگری هەچ ئاینێ بین یەکەم ئێمە مرۆڤین و دوایەوە دوای مرۆڤ بوومان ئێمە خۆمان بە کوور دەزانین. تکستەکانی ئاینی کاکەیی چەند پاڵپشتن بوو جەنابتان کە بە چاوێکی ئینسانی تەماشای ئینسان بکەن نەڵێن ئەمە هەلگیری فلان ئاینەوە ئەن فلان نەتەوەیە. ئەوەی کە کاکەیکی ڕاستەقینە بێ ئەبێ هەموو ئاینێکی قوبوڵ بێ هەچ ئاینێکت قوبوڵ نەبێ هەز ئاینێکت لا ڕەفز بێ ئەوە تۆ معنای وایە تۆ لە ڕێبازی کاکەی لاداوە لە کاکەی بوون دەرچوویتە. تکستێک پاڵپشتی هەموو تێکسێک پاڵپشتەوە کاڵێ 72 دین هەیە ئەبێت تۆ هەر پشتگیری لێ بکەیت وە ئەوەی کە مەسیحە بە برای خۆتی بزانی ئەوەی جۆ بە برای خۆتی بزانی ئەوەی زەردەشتیە بە برای خۆتی بزانێ و ئیزی دیە ئەوەی بەهایی ئەوەی حەچینێکە لە دینی کاکەیە هەموو کەسێ بە برا و بە خوشکی خۆی زانێ و دوایەوە دینی کاکەی دینێکی تەفسیری نییە بێ خەڵک بێنێتە سەر ئەم دینە و خەڵک وەرگریە حەزی لە پێکەوە ژیان پێکەوە کارکردنەوە بۆ بینیمانە بە درێژایی مێژوو هەمیشە کاکەی پێکەوە ژیانی هەڵبژاردووە. ئێستا ئێمە بەرنامەمان لەسەر خوشک و برانی جووە ئەکی جەنابێت زانیاریت هەیە کاتی خۆی لە سلەیمانی زیاتر لە 2000 کەس لێرە ئەژیان ئێستاش ڕەچەلەیان ماوە بنجووەکان ماون ئەنجومەنێکیان هەیە لێرە جەنابەت چه قسەیەک هەیە وەکو کاکەیەک سەبارەت بە جووەکان. کاتی خۆی شتێک بۆ باسکەم باوکی کاگمەریوان نەقشبەندی باپیرەیان پێم وایە باپیری جەنابیان شێخی تەکیە شێخی تەچیە بۆ یعنی کەسێکی با بڵێن تر دیندار و خانەقا و تەچیە و مرید و کەسێکی پێگەی ئاینیان هەبووە حتا نییە کە جووەکان چوونە خانوویان کردووە باپیرەی چۆ خۆی لە چەمی خۆی بەدەستی خۆی داری بۆیان بڕیوە دارەکەی پێداون حتا خەڵکی کە با بڵێن سەرکۆنەی کردوتی تۆ چۆن یارمەتی ئەوادی یعنی ڕەنگە بوو ئەو کات قورس بیتن شێخێکی تەکیەکی هەرێمی کوردستان ئەو جە هاوکاری جووەکیش بکە بۆ ئەو کاتە زۆر قورس بووە بەڵام ئەو جوێی نەداوەتەوە قورس بوون لەبەرەوەی خۆ دینی ئیسلامیش دینی پێکەوە ژیانە. نەتەوەکانی تر هاتی هەرێمی کوردستان لە دێر زەمانەوە تا ئێستا هەموو جار خۆیان بە کورد زانیوە یعنی لە سەرباری ئەوە کە نەتەوەیان جیایە بەڵام بە تێپەڕبوونی کات گوتیە ئێمەژی کوردین ئەرێ ئەمە چی ئەگەینیتن؟ ئەمە ئەوە ئەگەێنی ئێستا من بۆ نمونە تۆ هەچ عشرەتێکی من دێمە لای تۆ کە تۆ ڕێزم لێگری ئەمە نەدوای بڵێن چیم ئەگەر من دێمە خۆمە دەمە پاڵتۆ لە بەروی ئەوە ڕێزە لێگرن کوردستان کورد هەمیشە خانە و لانکەی هەموو لێ قەومایەوە هەموو کەسێ بووە خۆ کەسێک لە بن دنیاوە
بەخۆشی نەهاتوو گوێرە نە پاسپۆرتە بۆ نە VIP هەبووە نە فیزە هەبوو خەڵک جاران کۆچەری بووە لی قەوماوە یان لە دەست کەشوهەوا هەڵاتوە یان دەست زلم و زۆڵ هەڵاتوە یان لە دەست برسێتی ڕای کردووە کە هاتوۆتە ئێرە سەیری کردووە حرمەتی لێگیریە ڕێزی لێگیریە بە وتوێتی کوردم. سەرنجڕاکێشترین و جوانترین مژار ئەوە کو بکارین ئاشتیە ئەتناوا جڤاکیدا بەرقەرار بکەین. پێدڤیە پێکڤەژیان ببیتە قەفتکەکە گوڵ و گولزاران di destê me hemiyan dabît. Ev êke jî eb hemahengiya hemî ol û netewe û mezhebên cuda li Herêma Kurdistanê dihêt hebûnê da. جوانترین ستایش لە ناو کۆمەڵگەتە ئەوەیە تو ئاشتی بەرقەرارکی ئاشتیش لەم نێوەندە و لەم کۆمەڵگەی ئێمە ئەبێ پێکەوە ژیان کەینە چەپکە گوڵی هەمومان. چەپکە گوڵیش بە چی ئەبێت بەوە ئەبێ هەمومان هەماهەنگی یەکتری بکەین ئەگەر لایانی تونند و تیژی هەڵبژێرین یان دژە گفتاری یەکتری بکەین ناگەینە ئەنجام و پێکەوە ژیانەکەمان نەتیجەی نابێت. باشە جەنابەت وەکو کەسێک شاعیر و وەکو بڵێن کەسێک نووسەر یعنی تو ئەبینی بابەتی پێکەوە ژیان بابەتێکی ئاسانە یان ئیشی دەوێت یعنی تا بتوانانی ئەو پێکەوە ژیانە بەرقەرار بکەیت. پێکەوە ژیان ئەگەڕێتەوە سەر خودی مرۆڤەکان ساڵی 2015 پەرلەمانی کوردستان ژمارە 5 بە ژمارە 5 یاسایەکی دەرکرد بۆ پێکهاتە ئاینەکان کە لە 90 خاڵە هەڵە نەبم 90 خاڵ پێک هاتووە کە ئەمانە ئەتوانن پێکەوە بژین هەمویان پرزگایان هەبێ هەمویان عرف و عادەت و جەژنەکانی خۆیان وەکو یەک بکەن بەبێ ئەوەی دەستدرێژی و سنوور بەزار ئەو یاسا هەڵقوڵاوی واقعێکە کە بوونی هەیە بەڵێ بوونی هەیە بەڵام لەسەر و ئەمەشەوە ئەبێت دەسەڵات ئیش لەسەر جێبەجێکردنی یاساکە بکات هەندێک خەڵکانێک هەن بۆ تێکدانی ئارامی کوردستان بۆ تێکدانی مرۆڤایەتی بۆ تێکدانی پێکەوە بکرێت بەرامبەر ئەوان بەڕاستی من لە زۆر شوێنە من تکرار کردوەوە پێویستە ئەو یاسایی 5 ساڵی 2015 جێبەجێ بکرێت چکە یاساکە زۆر بەوردی بە جوانی کە جێبەجێ کراوە هەموو نقاتەکانی تێدایە هەتا ئەگاتە سنوور بەزاندن. کاک مەریوانگیان ئەکیت جەنابێت لە شەعر و پەخشانەکانت ئاماژە بە مرۆڤ و مرۆڤ دۆستی داوە وابزانم جەنابێت هاوسۆزیش لەگەل کێشەی خوشکوبرانی ئێزدی کاتی خوو کە داعشەکان پەلەماریاندا دەمەوێتە نەگەر شتێکت نووسی بیتن بفەرموو. لە ساڵی 2014 بۆ 2015 و کارەساتە ڕوویە داستانە شعرێکم نووسی بە نێوی ئەم برینە مەرگی ساڕێژ نابێ من دقێکم نووسی بۆ کارەساتی شنگال تەنها یەک دوو دێڕی کە ئاماژە بەوە کات ئەو دەستە چەند خراپاتە نێو کۆمەڵگی کوردیەوە لە شوێنێک ئاماژەم پێ کردوڵێ نەک هەر جارێ سەدان جارە هاوار دەکەم دەمکوژنەوە نەک هەر جارێ سەدان جارە دەمفرۆشن دەمکردنەوە کەنیسەکان بێدەنگ دەکەن ماڵە فڕێنن قەشە و ئنجیل بە شمشێری ژەنگاوی تێک وەرە دەنەیژاکێنن ڕێ لە جووەکانیش دەگرن زاری ئاوێستا ئەبڕن تەوراتی مالوم ئەدەڕێنن زارت پڕەکەن لە قامک لە کوڕنووشات شێوێنن لە جێی جارێ هەزاران جار تۆبەیەکت پێخوێنن بە یاسای کۆیلەی بیابان دەست لە گەروی مێژوو دەنێن ئەوان هەموو شتێبن مەزارگاکان تێک وەردەدەن خۆشیدا لە کاتی پێکەنینە لە شایدا لە کاتی هەوپەڕینە لە کۆڕی ماتەم و گریان وشینە ئەمنەی نیشتیمانەر تۆم لە بیرە لە کۆڕی ماتەم و گریان وشینە ئەمنەی نیشتیمانەر تۆم لە بیرە ئەڤڕۆت ناوا بەرنامە پێکڤەژیاندا مەدید کۆ خوشک و براین جihî û bincihî ilvêre jiyaneka xweş guzer dikin it jiyaneka aram û it keşekê bextewarane da jiyanê guzer dikin hêviya me ew e xudayê mezin Kurdistana me her biparêzît û pêkvejiyan jî hera berdewam bîtin dêha ew hêlim jêr çavderiya xudayê mezin û dilûvan bimînim xêr û şad